مەلافایەق کەسێکی کورتپەروەر شۆڕژێر نەتەوە پەرست کەسایەتیشی سیاسی کۆمەڵایەتی وەفادار جوامێر بوو. کاکە مەلافایەق پیاوێکی خەمخۆر و دڵسۆز لە هەموو بوارەکانە. کێکە لەو خەبات جێڕانش کەەوە دالیای بارزانەر نەمری پێبەخشرا بوو. ئەو کوردایەتێکی ئەوە لە نامە بەست بوو چەندێ بەیانی گرنگی بە ماڵ و مناڵەیە ئەوەش بە کوردایەتێکەکە. کاک مەلافایەق کەسایەتێکی بەرز و بەڕێزی هەبوو لەناو عەشیرەتی منمیە لەناو خانەوادەکەماندا. کەسێک بوو کە بەڕاستی خاوەن ئەزمون بوو. هەمیشە داوای لێکردین ڕێبازێک بگرن کە ڕێبازێک بێ لە پاشە ڕۆژدا پەشیمان لە بن لی بۆیە مەشەل لەسەر ئەو وەسیەتەی ئەو ئامادەین هەتاوەکو دواتڵۆپی خوێنمان ئامادە بین لە خزمەت ڕێبازی پارتی و بەرزانی. کاک مەلافایەق یادی بەخێر بێ من لە ساڵی پاش ڕاپەڕین 1991 لە نزیکەوە بە دیداری شاد بووم و پەیوەندێکە لە دوای ڕاپەڕینەوە لەگەڵ ڕەحمەتی دروست بوو. ئەوەندەی کە من خوێندنەوەم بۆ کەسایەتی کاک مەلافایەق کرد بێ. مەلافایەق کەسێکی کورتپەروەر شۆڕژێر نەتەوە پەرست کەسایەتیشی سیاسی کۆمەڵایەتی وەفادار جوامێر بوو. ئەم پیاوە مێژوویەکی زۆر جوانی هەیە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و بە تایبەتی لە ڕێزەکانی پارتی دموکراتی کوردستانە و بەعامیش بنەماڵەکان بنەماڵێکی شۆڕژێر و تێکوشەر بوون. هەر لە سەردەمی شێخی نەمرەوەم بنەماڵەیە لە خەبات و تێکۆشانە بوون بۆ ڕزگاری و ئازادی کوردستان. وەیەم بنەماڵەیە باگراوندێکی مێژوویان هەیە لە شۆڕژێری لە کورتپەروەری لە مرۆڤ دۆستی لە وەفاداری لە جوامێری. کاک مەلافایەق ڕاستی خەسارەتیشی گەورە بوو بۆ هەمومان چکە هێشتا زۆر ومێدمان لەسەر بیرا کرد بوو کە بتوانێت خزمەتی گەورە بە دۆزی ڕەوای گەلەکەمان بکات بۆ میلەتەکەمان بکات. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە 40 ڕۆژ لەمەوە پێش خەبەری وەفاتی برایەکی ئازیز و بەڕێز و خۆشەویست من پێگەیشت. ئەویش کاک مەلافایەقی مام حاجی عەلی دارتوو بوو. من جارێکی تر بە ناوی خۆم و بە ناوی عەشیرەتی میراڵەییەوە سەرخۆشی و پرسەی خۆمان بۆ بنەماڵە گەورە و بەڕێزە ڕائگەیەنین. پرسە و سەرخۆشی خۆمان لە کوڕەکانی لە براکانی لە هەموو خزمانی دارتوو لە هاوسەری بەڕێزی لە عەشیرەتی منمی دەکەین. بەڕاستی برایەکی خۆشەویست و گەورە و ئازیزم لە دەستدا. لە دەستدانی کاکە مەلافایەق بەڕاستی خەسارەتێکی گەورە بوو هەم لە بنەماڵەکە هەم لە خزمانی دارتوو هەم لە هەموومان هەم لە عەشیرەتی منمی و لە حیزبەکەشی کەوت. لەمە گوندی دارتووە من لەم گوندا پەروەردە بووم. لەم گوندا هاتوومەتە دنیاوە لە بنەماڵەیەکی هەژار و کورتپەروەر. تەمەنی مناڵیم لەم گوندا بووە. ئەمەش ئەو ماڵەیە کە من تیا پەروەردە بووم کە ئیسە قوتابخانەیە کراوە بە قوتابخانە.
برای خۆشەویستم کاک مەلا فایقی حاجی عەلی دارتوو لە وەز و عەشرەتی منمی ئەو پیاوە و هەڤاڵە بەڕێز و قارەمانەی کە لە ئیبتیداء لە جامیعەی سلێمانی مۆزەف بوو لەوێ و لە ڕێخستنەکانمانە لە ناو شار ئیشێ کرد کە ئیلقاقەبز لە حەقی دەرچوو ئیتر چووە دەرەوە و پەیوەندی کرد بە سەرکردایەتی پارتیمان و وە لە لقی چوار بەردەوامی لە خەباتی خۆیدا بەردەوام بوو و هەموو کاتەکانیش هەڵبژاردە بوو بۆ مەبەستی فەرمان بەجێهێنانەکانی پارتیمان دائەبەزی لەگەڵ شانە نهێنیەکانمانە دەورێکی زۆر قارەمان و کاریگەری هەبوو و جێگای ڕەزامەندی سەرکردایەتی بوو یەکێکە لەو خەبات جێڕانش کە مەدالیای بارزانەر نەمری پێبەخشرا بوو. پیاوێکی بەڕێز بوو، پیاوێکی باش بوو لەگەڵمانە، لەگەڵ ئایلەیە، لەگەڵ مناڵیە بۆ کوردایەتی ڕێک و پێک بوو وەڵا دێ بە دێ شاق بە شاق ئێمەی لەگەڵ ینی ئێمەشی خافڵ نەکردو بڕین ئێمە ئیهمال کردووە، ئێمەشی ئیهمال نەکردووە. دێ بە دێ بەخوار لە داریکەلی بووین تارەکەی لە داریکەلی ئەو لە مەحمودی بووی لە شەڕ گەشتەوە سەرمان گەشتە سەرمان ئێمە لە چەمی داریکەلی بووین لە ناوچنارەکانە گەشتە سەرمان بانگی کردم حەمدی مناڵەکان کوان هیچتان لێ نهاتۆت منە وەڵام مناڵەکان ساغن تی ئەی بۆ جوابم ناردەوە نەڕۆشتی تمەڵا ئیتر بە تەنیا بووم وتم ئیشەڵا هیچ نابێ بۆی ئێنە ڕۆشتم سوزانم ئاوەتیارە لێمانەوە. قسەکردن لەسەر کاک مەلا فایق لە ڕاستیە زۆر قورسە ئێستا چێ چونکە کاتێکی زۆر نییەکەوە لێرانە بوو لێر لەگەڵ منە دانیشت بوو بەداخەوە. کاک مەلا فایق کەسایەتێکی بەرز و بەڕێزی هەبوو لەناو عەشیرەتی منمیە لەناو خانەوادەکەماندا کەسێک بوو کە بەڕاستی خاوەن ئەزمون بوو کەسایەتێکی جوان و بەرزی هەبوو لەناو خەڵکە و لەناو عەشیرەتەکەی خۆماندا. اینجا کەسێک بوو بەڕاستی لە هەموو کاروبارێکی خزماندا بەشدار بوو سەردانی هەموو نەخۆشەکانیە کرد ئامادەی هەموو پرسە و کۆڕ و کۆبوونەوەکانە بوو یەکێک بوو لەوانەی کە بەڕاستی جێگەی خۆشحاڵی هەموو خەڵک بوو کاتێککە دەیبینی. لە ڕاستی تا کاک مەلا فایقی برام کەسێکی دڵسۆز و نیشتمان پەروەەر کەسێکی خۆرنەویست کەسێک بوو هەمیشە لە خزمەت گەل و نیشتمانە بوو هەر هەمومانیانەدا بۆ کوردایەتی و ڕێبازی پارتی و بەرزانی پێشمەرگەیەکەم و بەحقەت ئەو مادووبوونەی کە بینیومە لەوە پێش ئەمە لەخوا بەزیابێ ئیمڕۆ کە ئەیبینم و سەربەرزم حکوومەتی هەرێممان هەیە قەت لە یادی ناکەم هەرگیز لە یادم ناچێتەوە و بە خەسارێکی زۆر زۆر گەورەی زانم لە خودی خۆم کەوت زۆر بەداخەوە یادە بەخێر بێ کاک مەلا فایق هەمیشە لە دڵمانای هەمیشە یادە دەکەینەوە هەمیشە شانازیەکەین بە مێژوەکەتەوە بە ڕەفتارەکانتەوە ومێدم وایە کە نمونەی وەکو کاک مەلا فایق زۆر بێ لە وڵاتەیە ئەم پیاوە تێکۆشەرە ئەم پیاوە بەعیزەت نەفسە جگە لە ئازادی و بەختەوەری ئەم میلەتە هیچ هەدەفێکی تری نەبوو من زۆر جار پێکەوە دانیشتین ڕۆژێ لە ڕۆژان داواکاریشی شخصی نەبوو ڕۆژێ لە ڕۆژان لێم نەبیست شتێک تەمەنا بکاکە وەکو هەر کەسێکی تر خوازیاریەتی بابەتی مەسائلی مادیادیان شتێک من پێم وایە کاک مەلا فایق لەو ڕۆوە ممکنە بارودۆخیشی بەو شێوەیە نەبوو بێ بەڵام قەت لێم نەبیستیوە ڕۆژێ لە ڕۆژان داوایەکی لەم بابەتانە بکە تەنها ئەو بەختەوەری خۆشی ئەم گەلەی ئەویست یادە بەخێر بێ کاک مەلا فایق شوێنت ئیشەڵا بەهەشتی بەرینە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە وەکو باسم کرد ئەمەندە دڵسۆز بوو حەزی نەئەکرد هیچ کێشەیەک هیچ مشکیلەیەک لە وڵاتەکە ببێت و ڕووبە حەزی ئەکرد هەموو وڵات ئارام و سەرفراز و سەربەرز بین تیا لە ڕووی حیزبایەتیشەوە لە ڕووی ئەوەشەوە ئەم پیاوە پیاوێکی خەمخۆر پیاوێکی هیلا ماندوونەناس پیاوێک بوو کە لە ڕووی خزمەتکردن بە وڵاتەکەی خۆیەوە پیاوێک بوو کە حەزی ئەکرد دایم خزمەتی وڵاتەکە و منتیقەکە بکە
لە ڕووی حیزبایەتیەوە ئەم پیاوە پیاوێکی کۆڵنەدەر بوو، پیاوێکی ماندوونە ناز بوو، پیاوێک بوو باوەڕ ناکەم بۆ چرکە ساتێکیش دابڕابێت. ئەو خۆشەویستی و دڵسۆزیەی کاگمەلا فایق بەو شێوەیە بوو هەرگیسا و هەرگیز هەموو هەڤاڵێکی بە تەقدیر و ماندوونە ناسە ڕێبازی پارتی و بارزانی لە یادی ناکەم من وەکو خۆم وەکو برایەکم خەت لە بیری ناکەم و هەموو کاتێکیش ئامادەم لە خزمەتی نەوەکانی کاگمەلا فایقدا بم لەسەر ئەوەی چونکە پیاوێکی دڵسۆز و بۆوەفا بوو. ئەو کوردایەتەکەی ئەوە لە نامە بەست بوو چەندێ بەیانی گرنگی بە ماڵ و مناڵەیە ئەوەش بە کوردایەتەکەیە یعنی جاری ئەو تۆ منە ئێمە چی بکەین ئەو چۆن چی بکەین ئەو خەڵکە چیەکە من خۆ ماڵ و مناڵی من لەوان زیاتر نییە وەڵاهی کوردایەتی بەلایە و ماڵ و مناڵەکەشم بەلایە ئەرە وەڵا کوردایەتی کرد ئەرە وەڵاهی ئەوە سەربەست بوو ئەوە هین بوو لە هەموو ڕوویەکەوە ئەوە دەستپاک و دڵپاک بوو هەچی چۆنێ بڕێ وا بوو لە هەج ئاست و پلە و پایە و لە هەر شوێنێکی شابم هەموو شتەکانم نادەم بۆ بەرگە خاچی پێشمەرگەی کە ئیمڕۆ لە بەرمدایە.